Matematik grundvux délkurs 3 sidan 77. Lös ekvationerna واتە هاوکێشەکان شیکار بکە. شیکار مانای چییە؟ لۆس مانای چییە؟ ئەو ئێکسایان ئەو سێتایە چ ژمارەکە دەکاتە چ. ئێکس بەتەنیا دەکاتە چەند. پرسیاری 83A 8x plus 13 lika med 77. هەموو هاوکێشەک لای چەپی هەیە و لای ڕاستیشی هەیە. لای چەپ یەکسانە بە لای ڕاست. لە لای چەپ چم هەیە؟ ئەمن ئەو ژمارەم هەیە کە ئێکسی لەگەڵە و ئەوەشم هەیە کە ئێکسی لەگەڵ نییە. هەمیشە باشترین شت ئەوەیە ئەو ژمارەی کە ئێکسی لەگەڵ نییە بە تەنیابی نەک لە لای هەمان ژمارەی بی کە ئێکسی لەگەڵە. کەواتە ئەو کۆسێزدەیە جێگایەکەی خراپە. دەبی ئەمن بیبەمە لایەکەی دیکە بیبەمە تەنشت ئەو حەفتا و حەفتەی کە هەردووچیان ئێکسیان لەگەڵ نییە ئەوەی ئێکسی لەگەڵە بە تەنیا لە لای چەپ بمینێتەوە. پێش هەموو شتێک ئەمن ئەو لیکەمێ دیسان دەنووسمەوە لێرە هەتا لای چەپی خۆم بزانم لای ڕاستی خۆشم بزانم. چونکە ئەمن لێرە پلوس ترێتۆنم هەیە ئەمن پێچەوانەکەی دادەنێم واتە مینوس ترێتۆنی زیاد دەکەم لە هەردوو لای یان کەم دەکەم. ئەوها مینوس ترێتۆن. هێما تێکن ئیشارەت زۆر 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 گرنگە. کە ئەو هام کرد مینوس ترێتۆنم دانا لە لای چەپ و لە لای ڕاست ئەو پلوس ترێتۆن لەگەڵ مینوس ترێتۆن دەبیتە سفر. هیچ نامینێ. چ دەمینێ؟ لە لای چەپ تەنیا 8x دەمینێ کە ئێستا دەینووسمەوە. تەنیا ما 8x لە لای ڕاست چما 77 لەگەڵ کەم سێزدەی. ئەوجا 77 سێزدەی لێ بڕوە جیاوازیەکە لێرە دەنووسم. 7 کەم 3 یەکسانە بە 4 7 کەم 1 یەکسانە بە 6. ئێستا ئەو هاوکێشەم هەیە کە زۆر زۆر ئاسانترە لە هاوکێشە قەدیمە کۆنەکە. ئێستا چ دەکەم؟ چونکە ئۆتتا گۆنگەری ئێکسە ئەمن پێچەوانەکەی ئەنجام دەدەم. پێچەوانەکەی چییە؟ واتە هەردوو لای هاوکێشەکە دابەشی هەشتی دەکەم هەتا ئەو هەشتە نەمینێ لە تەنشت ئێکسەکەی. هەشت دابەش هەشت یەکسانە بە 1 واتە وەکو ئەوەی وایە نەما هەشتەکە بوو بە 1 تەنیا ئێکس مایتەوە ئێکسەکەی دەنووسم لیکەمێ دەنووسم 64 دابەش هەشت 64 دێلەمێ 8 لیکەمێ 8. Det här är mitt svar. ئەوە ئێستاکە شیکاری ئەو هاوکێشەم کرد x کردیە 8 x یەکسانە بە 8. 25 لیکەمێ فیرە سێتە مینوس خ. ئەو جارەی لە جیاتی x ئەمن چم هەیە؟ سێتەم هەیە. هیچ کێشە نییە. بەڵام کێشەکە لە چێندەرە؟ ئەو فیرە سێتە دەبی بە تەنیا هەبی لە لای ڕاست. نابی ئەو مینوس هەفتەی لە تەنشت بی کەواتە ئەو مینوس هەفتە ئەمن دەبی لای بەم لێرە. چ دەکەم؟ چونکە مینوسم هەیە ئەمن لە هەردوو لای پلوس هەفتی دادەنێم لێرە و لێرە. لیکەمێ زوو زوو دەنووسمەوە لێرە. ئەوجا مینوس خ پلوس خ
سفر هیچ نەماوە، تەنیا ماوە فیرە سێتا. لەلایەکەی دی شوگۆفێم پلوس خوی کۆی دەکەمەوە 5 کۆ 7 یەکسانە بە 12، 1 کۆ 2 یەکسانە بە 3. ئێستا زۆر ئاسانە فیرە گۆنگەری سێتەیە هەتا ئەو فیرەیەش نەمینێ هەردوو لای هاوکێشەکەم دابەشی چاری دەکەم، ئێرە و ئێرە، هەردوو لا هەمیشەواتە چەپ و ڕاست. ئەو فیرە لەگەر فیرەی هیچ نەماوە بووە 1، تەنیا پیتی سێتەمایەوە لە لای چەپ 32 دابەش 4 یەکسانە بە 8. وەڵامەکەم سێتە لیکەمێ ئۆتتا تەواو. ئەوە وەڵامەکەی منە. دێنە لای پرسیاری 84 ئێکس دێ لە مێترێ مینوس فێم لیکەمێ فیرە. ئەو مینوس 5 دەبی لێرە نەمینێ بچیتە لایەکەی دیکە. چ دەکەم؟ هەردوو لای هاوکێشەکەی کۆ 5 لۆ زیاد دەکەم. بە پێچەوانە مینوسم هەیە، ئەمن دەیکەمە پلوس. لە لای چەپ مینوس فێم پلوس فێم 0، تەنیا مایەوە ئێکس دێ لە مێترێ، کەواتە لە لای چەپ ئێکس دێ لە مێترێ. لە لای ڕاست فیرە پلوس فێم یەکسانە بە 9. ئەوجا ئێستا چ بکەم؟ چونکە ئەمن دێ لە مێترێم هەیە، پێچەوانەکەی چییە؟ بەخۆم دێ لە واتە دابەشە، پێچەوانەکەی ئەمن دەکەم گۆنگەر، جاران، هەردوو لا جارانی 3 دەکەم. لەبەر چ؟ هەتا ئەو 3 لەگەڵ ئەو 3 ببی بە 1، چونکە 3 دابەش 3 یەکسانە بە 1، واتە تەنیا 1 ئێکسم دەمێنێ، دەنووسم ئێکس، تەنیا ئێکس مایەوە لیکەمێ 9 جاران 3 27. شیکارەکە لۆسنینگەکە چییە؟ ئێکس لیکەمێ شوگۆخ، ئێکس لیکەمێ شوگۆخ. لێرە پرسیاری بێ سێتە دێ لە مێ فیرە پلوس شوگۆترێ لیکەمێترێتی فیرە. ئەو پلوس شوگۆترەیە جێگایەکەی زۆر خراپە، دەبی لای بم بیبەمە لایەکەی دیکە، کەواتە چونکە پلوسە ئەمن مینوس شوگۆترێ بۆدا ڤێنستەر و هۆگەر دادەنێم مینوس شوگۆترێ. ئەوجا ئێستا لە لای چەپ پلوس شوگۆترێ و مینوس شوگۆترێ بوون بە 0. چماوە؟ تەنیا سێتە دێ لە پۆ فیرە لە لای چەپ مایەوە لیکەمێد 34 23 لێ بڕوا 4 3 لێ کەم بیتەوە یەکسانە بە 1، دەنووسم لێرە 3 کەم 2 یەکسانە بە 1، کردیا 11. ئەوجا ئێستا چ دەکەم؟ ئێستا هەردوو لای هاوکێشەکە گۆنگەر فیرە، ئەو لایە و ئەو لایە. فیرە دێ لە مێ فیرە دەبیتە 1، تەنیا سێتە بە تەنیا مایەوە لە لای چەپ، لە لای ڕاست 11 جاران 4 یەکسانە بە 44. ئەوە وەڵامەکەی منە. پرسیاری 85 47 بە تەنیا لە لای چەپە، لە لایەکەی دیش 3 ڕادەم هەیە. ئەمن چ دەکەم؟ پێش هەموو شتێک تەمەشای لای ڕاست دەکەم. لێرە ئەوە PTE، ئەوە PTE، ئەوە PTE نییە، کەواتە ئەو 12 نابی لە لای ڕاست هەبی، دەبی ئەمن لای ببەم، چونکە پلوس 12 لە هەردوو لای مینوس 12 دادەنێم. لە لای ڕاست
وە لە لای چەپ. ئەوجا ئێستا یەکسانەکەی دەنووسمەوە، تەمەشای لای چەپ دەکەم. 42 مینوس 12 7 2 لێ بڕوا 5 4 3 لێکەم بیتەوە 3. لە لای ڕاست 4 ئی پلوس ئی، چونکە پلوس 12 مینوس 12 دەبی بە 0. ئەوجا ئێستا تەمەشا دەکەم، زۆر جوانە هاوکێشەکەم. 35ەکەی دەنووسمەوە، لە لای ڕاست دەبی ئەمن ئەو دوو ڕادەیەی کۆ بکەمەوە، چونکە 4 ئی لەگەڵ کۆ 1 ئی، چونکە لێرە یەکە بەڵام نەنووسرایە، هەردووچی بەیەکەوە دەبیتە فێم ئی. ئەوجا ئێستا چ دەکەم؟ چونکە 5 جاران ئی، هەردوو لای هاوکێشەکەم دابەشی 5 دەکەم. 5 لێرە دابەش 5 دەبیتە 1 لە لای چەپ 35 دابەش 5 یەکسانە بە 7. لە لای ڕاستیش تەنیا مایەوە ئی. تەواو. ئیدی ئەمن هاوکێشەکەم شی کار کرد. پرسیاری بی یان بێ. تەمەشای هاوکێشەکەی خۆم دەکەم لە لای ڕاست وە لە لای چەپ. لای چەپ گرنگە چونکە ئێکسەکان لەوێنە. ئەو مینوس 11 جێیەکەی زۆر باش نییە، کاتە ئەمن هەردوو لای هاوکێشەکەی پلوس 11 لۆ دادەنێم لە هەردوو لای. ئێستا 4x و 2xەکەی وەکو خۆی دەنووسمەوە، مینوس 11 پلوس 11 بووە 0. 4x پلوس 2x لە لای چەپ، لە لای ڕاستیش 19 کۆ 11 9 1 10 1 و 1 2 1 3 کردیە 30. ئەوجا ئێستا لای چەپ 4x لەگەڵ کۆ پلوس 2x دەبیتە 6 دانە x. لە لای چەپ دەنووسم 6 دانە x. لە لای ڕاستیش تەنیا ژمارە 30. ئەوجا ئێستا چ دەکەم؟ هەردوو لای هاوکێشەکەی دابەشی 6 دەکەم. ئەوها دابەش 6 لێرە، دابەش 6 لێرە. 6 و 6 دەبیتە 1، هیچ نامێنێ، تەنیا ئێکسەکە دەمێنێ لە لای چەپ. لە لای ڕاستیش 30 دێ لەمێ 6 یەکسانە بە 5. ئێکسەکە کردیا 5، هاوکێشەکە شیکار کرا، لۆ سنینگەکەم دیتەوە کە ئێکس لیکەمێ 5. دێنە لای پرسیاری 86. Hur många kulor چەند کەلا هەیە i varje påse لە هەر یەک لەو گوشانەیان گونیانەیان تورەگانە چەند کەلا هەیە؟ Om ئەگەر هاتوو det är lika många وەکو یەکە، یەکسانە لە هەر یەک لەو تورەگانە. i varje واتە لە هەر یەکەی لە تورەگەکان کەلایەکان هەمان ژمارەیە. ئەوجا لێم دەپرسن تێکنە en ekvation. تێکنەواتە تەنیا ئێکڤەشونەکەی بنووسە یەکەم جار. ئەوجا پاشان لێس شیکاریشی بکە. ئێکڤەشونە چی بنووسم وەکو ئەو ئێکڤەشونانەی ئێرە، کو بزانم تەمەشای وێنەکەی دەکەم. ئەو وێنەی دەخینمەوە، تۆڵکەی دەکەم، واتە وەری دەجێڕم دەیکەمە ئێکڤەشون. کو لێرە نووسرایە x
لێرەش نووسرایە x. دوو توورەگەم هەیە کەواتە یان دەنووسم x کۆ x یان یەکسەر دەنووسم 2x. ئەمن سەربەستم. کەواتە لە لای چەپ دەست پێ دەکەم ئێکڤەشنەکەی خۆم دەنووسم x پلوس x. دوایە دێمە ئێرە پلوسەکەی دەنووسم. ئەو کەلایانە دەژمێرم 5 دانەیە. ئەو لیکەمەیەی دەنووسمەوە ئەو کەلایانەی ئێرە دەژمێرم بزانم چەندە. ئەوە 4 4 4 4 کەواتە 16ەیە 17 18 19 دانە کەلام هەیە لە لای ڕاست. ئێکڤەشنەکەم تێک نەکرد. نووسیم. ئێستا چ بکەم؟ ئێکڤەشنەکەی شیکار دەکەم لەسەر. پێش هەموو شتێک لیکێتەکەی دەنووسمەوە لە ژێر ئەو لیکێتەی ئێرە. تەمەشای پلوس فێمەکەی دەکەم چونکە پلوس فێمە ئەمن مینوس فێمی دادەنێم لە هەردوو لای. ئەوە ئەوجا لیکێتەکەی دەنووسمەوە لە لای ڕاست 19 پێنجی لێ بڕوە. نیوتۆن مینوس فێم دەکات چەند؟ یەکسانە بە 14. لە لای چەپچم هەیە x پلوس x واتە دوو ئێکسم هەیە. مینوس فێم و پلوس فێم سفر، هیچ نەماوە. ئەوجا ئێستا زۆر ئاسانە. ئەمن چونکە دوو جاران ئێکسم هەیە ناچارم دابەشی دووی کەم هەردوو لای. دووەکان لەگەڵ یەک دەبنە یەک. دوو دابەش دوو یەک تەنیا یەک ئێکس ماوە لیکەمێ 7. 14 دابەش دوو 7 تەواو. ئێستا زانیم لە هەر توورەگەی لە هەر پۆسەی 7 کەلا هەیە. با بچم تەمەشاکەم بزانم ڕاستە؟ واتە 7 کەلا لێرە 7یش لێرە ئەوە 14. 5یش 14 و 5 19 لەو لایەش 19ەیە کەواتە زۆر زۆر ڕاستە. لای چەپ و لای ڕاست وەکو یەکە، یەکسانە، هاوکێشەیە، ئێکڤەشنە. پرسیاری 87 پرۆڤە واتە تاقیکەوە بزانە یەکسانە بە 5 لۆسنینگە لۆ ئەو ئێکڤەشنانە ئەو سێ ئێکڤەشنە یان نا. واتە هەتا بزانم ئەو لیکەمێ 5 لۆسنینگە یان نا چ دەکەم؟ ئەمن ئێکڤەشنەکانی خۆم دەینم یەک یەک شیکاریان دەکەم بزانم ئەو یا چەند دەردەچی. ئەگەر دەرچوو 5 دەڵێم بەڵێ یا لۆسنینگە. ئەگەر دەرچوو ژمارەی دیکەیە وەڵامەکەم چییە؟ نانەی. کاتە ئەمن دەینم وەکو گوتمان ئەو ئێکڤەشنەی شیکار دەکەم. دێلە پۆفێم پلوس ئێت لیکەمێ ترێ. پێش هەموو شتێک لیکێتەکەی ئەوها دەنووسمەوە چونکە لێرە پلوس یەکم هەیە ئەمن مینوس یەک لە هەردوو لای زیاد دەکەم یان کەم دەکەم. پلوس یەک و مینوس یەک دەبیتە سفر تەنیا دەمێنێتەوە دێلە پۆفێم. لە لای ڕاست 3 کەم یەک ترێ مینوس ئێت 2. لێرە ئەمن چونکە دێلە مێم هەیە پێچەوانەکەی دەکەم گۆنگەری 5 دەکەم هەردوو لای ئێکڤەشنەکەی. 5 لەگەڵ 5 دەڕوا دەبیتە 1 لە لای چەپ تەنیا دەمێنێتەوە لە لای ڕاست 2 جاران 5 10 کەواتە ئەو کردیە 10 نەیکردە 5 گۆتی ئایا دەکاتە 5 کەواتە وەڵامەکەم دەرێم چ نەی. لیکەمێ فێم ئار ئینتە
en lösning نەبوو لۆ ئەو ئێکڤەشونەی کە ئەمن هەم بوو لۆسنینگ نەبوو لێرە وەڵامەکەم نەی پرسیاری بێ بزانم ئی دەکاتە 5 لۆسنینگە یان لۆسنینگ نییە ئەمن ئەو ئێکڤەشونەی خۆم چ دەکەم شیکار دەکەم تەمەشا دەکەم ئی لە لای ڕاستە ئەو -5ەی دەبی ئەمن لابەم کەواتە +5 لە هەردوو لای یەکسانە بە لە ناوەندەیە -5 و +5 بووە 0 تەنیا مایەوە 6ئی لە لای ڕاست لە لای چەپ شوگۆفێم +فێم دەبیتە سی ئەوجە هەردوو لای ئێکڤەشونەکەی دابەشی 6 دەکەم 6 لەگەڵ 6 دەبیتە 1 تەنیا ماوە ئی سی دابە 6 یەکسانە بە 5 لێرە لۆسنینگەکە 5 دەرچوو ڕاستە ئیەکە 5 کەواتە وەڵامەکەم چییە؟ یا وەڵامەکەم دەرێم یا ئی لیکەمە فێم ئار ئێن لۆسنینگ پرسیاری سێ 12 - 2 ئی لیکەمە 2 ئەو 12ەیە زۆر باش نییە لێرەیە کەواتە -12ەی زیاد دەکەم لۆ هەردوو لای -12 +12 لەگەڵ -12 بووە 0 تەنیا مایەوە چ مایەوە -2ئی نابی ئەو مینوسەم لەبیر بچی لە لای ڕاست چم هەیە 2 کەم 12 یەکسانە بە -تیە دەبی ئەوەش بزانم ئەوجە ئێستا لێرە تۆزێک زەحمەتە لێرە چونکە مینوسم هەیە گۆنگەرە ناچارم هەردوو لای هاوکێشەکە دێ لەمێ -2 نەک تەنیا تڤۆ -2 چونکە نابی دەبی هەمیشە ئی یان ئێکس بە پۆزیتیڤ بی -2 لەگەڵ -2ی دەبیتە 1 تەنیا دەمینێتەوە ئی لە لای چەپ مینوس لەگەڵ مینوس دیسان دەبیتە +10 دابەش 2 یەکسانە بە 5 لێرەش ئی کردە 5 کەواتە وەڵامەکەم لێرەش دەبیتە یا ئی لیکەمە فێم ئار لۆسنینگ تیل دەن هار ئێکڤەشونەن پرسیاری 88 زۆر پرسیارێکی گرنگ نییە بەڵام چاچی دەکەین 2 کەس هەیە یەکەکیان ناوی مەحمەدە ئەوی دیش ناوی ڕیانە har fått svar men en av dem har löst uppgiften fel هەردووچیان هەمان uppgiftiان هەیە کە شیکار دەکەن uppgiftەکەش ئەوەیە 2x -12 لیکەمە 40 2x -12 لیکەمە 40 بەڵام هەر یەکەی بە ڕێگایەکی جیاواز شیکاری دەکا یەکەچیان هەڵەیە ئەوجە لێرە نووسرایە vems lösning är rätt وەڵامەکەت یان دەبی بنووسی مەحمەد یان دەبی بنووسی ڕیان هەتا بزانی چێ ڕاستە چێ هەڵەیە بەخۆم شیکار دەکام -12 لیکەمە 40 ئەو -12 باش نییە لێرە لای دەبم کەواتە +12 زیاد دەکەم لۆ هەردوو لای لیکێتەکەی دەنووسمەوە -12 و +12 بووە 0 تەنیا مایەوە 2x لە لای ڕاست کۆ دەکەمەوە چل لەگەڵ 12 0 و 2 هەردوو
4 5. ئەوجا هەردوو لای هاوکێشەکەم دابەشی 2 دەکەم. 2 دابەش 2 1 تەنیا مایەوە x لە لای ڕاست 52 دابەش 2 5 دابەش 2 2 1 دەمێنێتەوە 12 دابەش 2 6 کاتە x دەبی بکاتە 26. بزانم ئیکامەی کردیتە 26 هەردووچیان کردیتە 26 بەڵام بزانم لەبەرچی یەکەچیان هەڵەیە یەکەچیان ڕاستە. محەممەد چی کردیا؟ محەممەد ئەو 12 بردیتە لایەکەی دەبوویتە 52 وەکو ئێرە ئەوە ڕاستە. ئەو دابەشی 2 کردیا بوویتە x لیکەمێ 12. ڕایان چی کردیا؟ ڕایان 2x نووسیە بەڵام ئەو 12 چی لێ کردیا لێرە کەم 12 دانایە چل کەم 12 بوویتە 28. ئەوە هەڵەیە. پاشان 2x هینایە 2 لێ کەم کردیتەوە ئەوەش هەر هەڵەیە کاتە ڕاستە. وەڵامەکەی ڕاستە بەڵام ڕێگایەکەی 2 جار هەڵەی گەورەی کردیا ئەوها نابی ئەوە ڕاستە. محەممەد تەواوە. vilka två fel فێلی یەکەمی ئەوەیە کە لێرە نابی بنووسی -12 لە لای ڕاست دەبی +12 بی. فێلی دووەمیشی ئەوەیە نابی برێ 2x - 2 دەبی دابەشی 2 بکەی هەردوو لای نەک 2 لێکەم کەیەوە. ئەو 2 هەڵەیەی کردیا. تۆزێک بە خێرایی ئەو پرسیارانە چا دەکەم لێرە مینوس فێم واتە پلوس فێم لێرە و لێرە 3 لەگەڵ 1 دەبیتە 4 دانە ئی. هیچ نەماوە چونکە ئەوە ڕۆیشت لە لای ڕاستیش 11 پلوس فێم لیکەمێ سێکستۆن. ئەو جە هەردوو لای دابەشی 4 دەکەم ئی لیکەمێ سێکستۆن دێلەمێ فیرە ئەوە وەڵامەکەیە. پرسیاری بێ تەمەشای لای ڕاست دەکەم چونکە سێتە لەوەیە ئەو پلوستوەی دەبی لابم مینوستوە پۆبۆدا لێرە و لێرە هەمیشە لە چەپ و لە ڕاست پلوستوە مینوستوە 0 7 سێتە 2 سێتەی لێ بڕوە لە لای ڕاست ماوە 5 دانا سێتە لە لای چەپیش 37 2 لێکەم کەمەوە یەکسانە بە 35. ئەو جا دێلار بۆ دەمێ فێم ئێرە و ئێرە فێم دێلەمێ فێم لە لای ڕاست 1 تەنیا سێتە مایەوە لە لای چەپ ترەتی فێم دێلەمێ فێم لیکەمێ سێتە کردی 7. پرسیاری سێ تەمەشای لای چەپ دەکەم ئەو -6 باش نییە لێرە بی لە هەردوو لای پێچەوانەکەی دادەنێم +6 لێرەش +6 2x و 3x کۆیان دەکەمەوە دەبیتە 5 دانە x +6 و -6 بووە 0 هیچ نەما لە لای چەپ تەنیا 5x لە لای ڕاست 39 کۆ دەکەمەوە لەگەڵ 6 9 6 15 3 لەگەڵ 4 ئەو جە ئێستا هەردوو لای هاوکێشەکەم دابەشی 5 دەکەم هەمیشە دابەشی ئەو ژمارە دەکەم کە لکاوە بە ئێکسەکەی 5 لەگەڵ 5 دەبیتە 1 تەنیا x دەمینێتەوە لە لای چەپ لیکەمێ 45 دابەش 5 یەکسانە بە 9 کەواتە x یەکسانە بە 9. پرسیاری 90 لە هەردوو لایە یەکی کەم دەکەمەوە لێرە و لێرە ئەو جە ئێستا لە لای چەپ تەمەشاکەم
ئەوە ڕۆیشت بووە سفر x پلوس 2x دەکات 3 دانە x چونکە هەمیشە لێرە یەکە بەڵام نانووسرێ. لە لای ڕاست 34 یەکی لێ کەمکەمەوە دەبیتە 33. ئەوجا ئێستا هەردوو لای هاوکێشەکەم دابەشی 3 دەکەم. لیکێتەکەی وەکو خۆی دەینمە خوارێ 3 دابەش 3 دەکا 1 تەنیا x مایەوە 33 دابەش 3 دەکاتە 11 تەواو. پرسیاری B پلوس 14 لە هەردوو لای پاشان تەمەشای ئێرە دەکەم 5e لەگەڵ 2e یەکسانە بە 7 دانە e ئەوانە بوونە سفر. لە لای ڕاست 35 کۆ دەکەمەوە لەگەڵ 14 5 و 4 9 3 و 1 4. ئەوجا ئێستا زۆر ئاسان بوو هەردوو لای هاوکێشەکەم دابەشی 7 دەکەم. یەکسانە بە 7 چونکە 49 دابەش 7 یەکسانە بە 7 تەواو. شیکارم کرد هاوکێشەکە. پرسیاری 91 ئیدۆم تڤۆ ئاسکەنە ئەو پاکەتە لەگەڵ ئەو پاکەتەی یان ئاسکی پێدەرێن فینستێ لیکە مۆنگا یێم ئەوانەیە ئەوە یێمە لیکە مۆنگا لە ناو پاکەتەکان هەیە. واتە ئەگەر لێرە 8 هەبی لێرەش 8 هەیە، لێرە دەبی لێرەش دەیە، بەڵام نازانم چەندە. چونکە نازانم چەندە ئەمن ئێکسی دادەنێم لە هەردوو لای لێرە و لێرە ئێکس دانە یێم هەیە. ئەوجا نووسرایە تیلسان مانس واتە هەردوو چیان پێکەوە مێدۆم لۆسە ئەوانش لۆسەکانن واتە بە تەنیانە ئاردێ 32 دانە یێم سامان لاکت واتە بە هەمویان ئەوانی ناو ئەو دوو پاکەتەی لەگەڵ ئەوانەی ئێرە یەکسانە بە 32 واتە هەمووی دەکاتە 32. هورمۆنگا یێم ئاردێ ئیڤاری ئاسک لە من دەپرسن ئایا لێرە چەند هەیە لێرەش چەند هەیە. تێکنا ئێن ئێکڤاشۆنەکەی دروست کە پاشان شیکاری بکە. ئەم نیش تەمەشای وێنەکەی دەکەم لێرە ئێکسە لێرە ئێکسە دەنووسم x پلوس ئەوانش دەژمێرم 1 2 3 4 5 6 پلوس 6 ئەوجا یەکسانە بە 32. ئێستا شیکاری ئەو هاوکێشەی دەکەم مینوس 6 لە هەردوو لای زیاد دەکەم یان لێی دەردەکەم ئەو دوو ئێکسانەش کۆ دەکەمەوە دەبیتە 2 دانە x یەکسانە بە 32 6 لێ بڕوە دەکاتە 32 کەم 6 12 کەم 6 26. ئەوجا ئێستا چ دەکەم زۆر ئاسان بوو هەردوو لای هاوکێشەکەم دێ لە مێتڤۆ x مایەوە تەنیا لە لای چەپ لیکەمێ 13 واتە لێرە 13 هەیە لێرەش 13 هەیە کە کۆیان دەکەمەوە 13 دەبیتە 26 ئەوجا 27 28 29 30 31 32 ڕاستە کردیە 32. پرسیاری 92 هەتا ڕادەیەک زەحمەتە ئیپۆسەن بێ لە پۆسەی بێ ئاردێ دوبلت سۆمۆنگا سۆم ئیپۆسە واتە ئەوەی ئێرە دوو ئەوەندەی ئەوەی ئێرەیە، بەڵام چونکە ئەمن نازانم چەندە ئەگەر ئەوەی دانێم ئێکسە ئەوە دەبی 2 بەقەد ئێکسی بی واتە 2 ئێکسە. ئەگەر ئەوەی دانێم ئایە ئەوە دەبی 2 بەقەد ئای بی واتە 2 ئایە، بەڵام نابی ئەمن 2
پیتی جیاواز دانێم چونکە ناتوانم شیکار بکەم. دەبی لە یەک ئێکڤەشۆنی تەنیا یەک دانە پیتم هەبی. ناتوانم بنووسم ئا ئۆک بێ چونکە دەبیتە دوو دانە. ئەوە زۆر زۆر گرنگە. کەواتە دەنووسم ئێکس لێرە، دوو ئێکسیش لێرە. ئەو جە نووسرایە تێکنە en ekvation som passar till bilden. دوایە لۆس شیکاریشی بکە. x کۆی دەکەمەوە لەگەڵ 2x کۆی دەکەمەوە لەگەڵ 4 ئەوە 4 یەکسانە بە دەژمێرم ئەوانە چەندە. ئەوە 6 6 6 1 کاتە 19. ئەوجە ئێستا زۆر ئاسان بوو. شیکاری دەکەم مینوس فیرە لە هەردوو لای. پلوس فیرە مینوس فیرە 0. x پلوس 2x دەبیتە 3 دانە x. 19 چاری لێ بڕوە یەکسانە بە 15. ئەوجە هەردوو لای دەینم دابەشی 3 دەکەم. x لیکەمێ 5 واتە لێرە 5 هەیە، لێرە 2 ئەوەندە هەیە 10 هەیە، 5 و 10 15 15 و 4 دەکا 19 لێرەش 19 هەبوو. کاتە زۆر زۆر ڕاستە. هەندێک جار ئەگەر نەزانم هاوکێشەکە شیکارکەم هەر بە هزری دەتوانم بزانم چەند دانە کەلا لێرەیە چەند لێرەیە هەتا ئەو هاوکێشە هاو سەنگ بی. کەلایەکان دەژمێرم ئەوانەی لای ڕاست زۆر ئاسان دەبی بزانم لە لای چەپ لە ناو تورەگەکان چەندانە کەلام هەیە. بەڵام بێگومان مامۆستایەکە دەیەوێ ڕوونی کەیەوە هاوکێشەکەت شیکار کردیە. باشترین شت ئەوەیە ئەمن ئێکسی دانێم چونکە تەنیا دەبی یەک دانە هێمای دانێم یان یەک دانە پیتی دانێم. لێرە ئێکسە لێرە 2 دانە ئێکسە چونکە 2 ئەوەندەی تورەگەکەی بوو. بەڵام لە لایەکەی دی لێرە وەکو یەک بوون. ئەگەر ئێرە ئێکس بی ئێرەش ئێکسە چونکە نووسرا بوو لیکە مۆنگە. ئەو لیکایە زۆر زۆر گرنگە. ئەو شانە دەبی ئاگام لێبی. سامان لاگت زۆر زۆر گرنگەواتە هەمووی بەیەکەوە دەبی بزانم دەکاتە لیکەمێ سامان لاگت ترێتی تۆ. کاتە چ خۆش.